ئەوانەی بەنیازی حەجن 7 ملیۆن و 100 هزار دینار ئامادە بکەن و دەست بکەن بە مامەڵەکانتان. کەمێک لەمەبەر بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ڕایگەیاند تێچووی حەجی حاجیانی وەرزی داهاتوو 7 ملیۆن و 100 هزار دینارە کە بە دۆلار دەکاتە 50 وەرەقە و 42 دۆلار. بەپێ ئەو ڕاگەیاندراوەی بەڕێوەبەرایەتی قبڵاوی کردوێتەوە ئەم ساڵ هیچ گەشتێکی وشکانی بۆ حاجیان ئەنجام نادرێت و سەرجەم ئەو حاجیانەی دەڕۆن بۆ خاکی پیرۆز لە ڕێگەی ئاسمانیەوە گەشتەکانیان دەکەن. ئەمەش لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو بە هەردوو ڕێگای ئاسمانی و زەمینی حاجیانی هەرێمی کوردستان گەشتی ماڵی خۆیان کرد کە ئەو کەسانەی لە ڕێگەی گەشتی زەمینیەوە ڕۆشنە سعودیا تەنیا 5 ملیۆن و 300 هزار دیناریاندا، بەڵام ئەو کەسانەی لە ڕێگەی گەشتی ئاسمانیەوە سەفەریان کرد 6 ملیۆن و 350 هزار دینار تێچۆکەیان بوو. بە پێوە بەراورد دەشبێت گەشتی ئەمساڵ گرانتر لەسەریان دەکەوێت. وردەکاری ئەم بابەتە لە 964 دۆتکەی ئاردی بخوێننەوە.